ئەدەب و ئاکاری مسلمان لە کاتی قسەکردندا یەکێک لەو سیفەتە چاک و کۆمەڵایەتیانەی مسلمان کە پێویستە لێی بە ئاگا بێ و بە گرنگی دابنێت، ئەویش شێوازی قسەکردن و گفتوگۆکردنە لەگەڵ خەڵکیدا. دایک و باوک پێویستە منداڵەکانیان ڕێنمایی بکەن بەپێی ئاراستەکانی خوا و پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم. خاتووە عایشە خودای لێ ڕازی بێت دەفەرمێت کاتێک کە پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم قسەی دەکرد وەکو ئێوە قسەی نەدەکرد یەک لە دوای یەک، بەڵکو بە شێوازێکی وا قسەی دەکرد. ئەگەر هەر کەسێک بیویست بە بیژمێرێ کە چەند وشەی فەرمووە ئەوا دەیتوانێت بیژمێرێ. خاتووە عایشە خودای لێ ڕازی بێت دەفەرمێت کە پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم قسەی دەکرد لە نێوان وشەکاندا بینی دەدایە و هەر کەسێک گوێی لێ وایە لێی تێدەگەیشت کە چی فەرمووە. لە ئەدەب و ئاکاری مسلمان ئەوەیە کاتێک کەسێک قسە لەگەر دەکات نابێ خۆی بە شتێکی ترەوە مەشغوڵ بکات، چونکە ئەمە شتێکی ناشرینە بۆ مرۆڤی مسلمان.